شاندەکی وەزارەدا کۆچ و کۆچبەرێن عێراقیە لەگەڵ کارگیریە کەمپێ و ئاوارەیان کۆمبوونی ئەنجام دەدا. سمایل و هادیژی چەندین داخواز هەنا دەرباری ژیانە ئاواندراوە کەمپان و ڕەوشە شنگالژی هەمووژی ئاراستەی شاندکردن. بوونە 9 ساڵ ئاوارە و دەربەدەرن. دیسان شنگالژی لە ناوان ململانێن سیاسیدا دەبینن لەو ماڵ بەندا چارەسەریێنە. والله ما داخوازی کرد مگو امن و امان شنگال چه ببه و صراحات امنی صراحات داخلی و خارجی و دنیا خود همو کی تدخل بشنگال کریا يعني اول 9 سالات كتا سالات ده هيدا من بنوان چادرا دا مجو وطن خوب ملك و املاك خوب نگر رهانا خودی قوات جی حق قوات اید مثلا جيش با شرطا بان پیشمرگا بان اسایش با دعم جی و گریابان جیوارید خوا و مال ما تعویضات ما دابانا ما اما دوی امزو وگرن جوان مخیماتام شوتین تیرا. بریکاری وەزارەتا کۆچ و کۆچبەرێن عێراقی و بەرپرسێ لەژنا دیفچوونە لە وەزارەتێ خەڵن داخوازیên ئاوارێن شنگال دەنویسن وانجی ji بۆ نەمانە کامپان پلانێک هەیە. وإن شاء الله كل الأمور التي تمنع عودتهم سوف نقوم حقيقة. هر خالك هبت كوري قربت البرفقرياني امتي چارە سەرکن گەل هەموو ئالیان و وەزارەتن جودا جودا. دەربارەی ڕێککەوتنە شنگالێژی vێت هەموو ئالی سەروێ چەندەیەک بن و ئاوارە پرازیبوونا خوا نەمین و ڤەگەڕن جێن خۆ. بأهمية إعادة النازحين، مسؤولية النازحين مسؤولية إنسانية وطنية. شنگالینها لێ 15 کەمپێن ئاوارەیان لە سنوورێ پارێزگەها دەهۆکێ و زاخۆ دەژین کو دبنە بەتر ژێ 6,000 خێزانی. نەبوونە هاریکاری و پشتاوانیە ji balwezareta Koç û Koçberên Iraqê cihêgazindar rojane ye lewma divên şingal vegere aram. Divan salên derbasbûyî de bi dehan şand û nûnerên hikûmeta Iraqê qesta kempên awarên şingalê kiriye. Hemwa jî soz û belên cuda cuda dane xelkê da ku vegerin. Lê heyan wa jî wek xumayne û xelek aware ye. Îro jî çendîn soz hatine dan ji bo şingaliyan lê şingalî dixwazin ku bêne cebecêkirin û şingal jî aram bibe. Mar Şingalî Kurdistan 24 Kempa Kebertû.